فەلاحین ئێمە نازانین هۆکارە داواکاری ئێوە چییە؟ داواکاری ئێمە ئەوەیە داوا لە جەنابی وەزیری زەراعی خۆمانەکەین کە پەیوەندی بکە بە وەزیری زەراعی بەغدادەوە کە ئەم ڕێگری ژمارەیەک جوتیاری ناوچەی بازیانن لە پارێزگای سلێمانی لەگەڵ پێگەشتنی بەرووبوومی ئەم ساڵیان جارێکی تر بەهۆی سستی بازاڕی ساغبوونەوەی بەرووبوومەکانیان دەنگی ناڕەزایی و نیگەرانیان بەرز کردووەتەوە. هەزاران جوتیاری هەرێمی کوردستان بەهۆی بڕارێکی حکومەتی عێراق کە ڕێگری دەکات لە ڕەوانەکردنی بەرووبوومەکانیان بۆ شارەکانی دیکەی عێراق خەریکە ڕوبەڕووی زیانێکی زۆری مادی دەبنەوە. لە سا هەشتای خەیاریش لە هەرێمی کوردستان بڵێن زیاترە، بەرووبوومەکەمان زیاترە، ساغ نابێتەوە ئیلا ئەبێ شارەکانی جنوب ئەوان تەڵەبێکەن و لێمانەکڕن. بەڵام ئێستا کێشەیەکمان هاتوتە بەردەم سەیتەرەی کەرکووک سەیتەرەکانی حکوومەتی عێراقی ئەڵێ نایلین ئەم ڕستقانەی هەرێمی کوردستان بێ بەرەو جنوب. تەنیا لە ناوچەی بازیان لە پارێزگای سلێمانی زیاتر لە 15,000 خانووی پلاستیکی هەیە کە ڕۆژانە بە هەزاران تۆن بەرووبوومی سەوزە و میوە بەرهەم دێنن. جوتیاران نیگەرانن لەوەی کاتێک بەرەمەکانیان پێدەگات لە ناوخۆی هەرێم نرخێکی ئەوتۆ ناکات. بۆ ئەم ساڵش بەهۆی ڕێگەنەدان با ڕەوانەکردنی بەرهەمەکانیان بۆ شارەکانی دیکەی عێراق خەریکە ڕوبەڕووی زیانی زۆر دەبنەوە. وەکو فەلاحەکان بەتەماین کۆبوونەوەیکی گەورە بکەین و برژێنە سەر جادەکان و لەبەرەوەی ئەم بەرهەمەمان هەچۆنێ بێ ساغ بێتەوە. ئێستا ئێمە بەرنامەکانمان بەهی شێوەیەک بۆ ساغ نابێتەوە. بەرنامەکان هەمی لە عەلوە وەستا و بەهی شێوەیەک تیجارەکانی بەغا خیار بار ناکەن لەبەرەوەی لە سەیتەرەکانی ناوەڕاست و خواروی عێراق ڕێگریان لێەکەن. داوایان لێ ئەەکەین بە زووترین کارت حاڵەتێکی زۆر تەواریە. داوا لە بەڕێز وەزیری کوشت و کاڵەکەین خۆی بە تایبەتی بێتە سەرخە لە ئەنجومەنی وەزیران داوایان لێکن بە سریعی و بە جددی بێنە سەر ئەم مەوزوعە تا جوتیان لەوە زیاتر تووشی زەرر نەبێت. ساڵانە لەگەڵ پێگەشتنی بەرووبوومەکانیان جوتیارانی هەرێمی کوردستان هەندێک جار بەهۆی کەمبازاڕی لە ناوخۆی هەرێم و نەدۆزینەوەی بازاڕی دەرەکی بۆ ساغکردنەوەی بەرووبوومەکانیان دووچاری زەرەر و زیانی زۆر دەبنەوە. بۆ ئەم ساڵ بەر لەوەی ئەو زیانە گەورەیان پێبگات پەیامی نیگەرانی خۆیان گەیاند. نیگەرانی جوتیاران بۆ ساغکردنەوەی بەرووبوومەکانیان لە کاتێکدایە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەنیازە کەرتی کوشت و کاڵ وەک یەکێک لە جێگرەوەکانی کەرتی نەوت لە هەرێمی کوردستان کاری لەسەر بکات. مەریوانە بڵا، کورسات نیوز، ناوچەی بازیان سەر بە پارێزگای سلێمانی.